الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد لجيان نامي پیغمبر عليه الصلاة والسلام جيش معنا أم مرحلة يكم لدايق بوني پیغمبر عليه الصلاة والسلام چۆن لەدایک بوو و چۆن پەروەردە بوو لە چی ساڵێکا بوو و چۆن تیجارەتی ئەکرد لەگەڵ بابایدا بۆ شام و خوای گەورە و میهرەبان پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام هەر لە منداڵیەوە خوای گەورە و میهرەبان پاراستوو بووی لە هەموو شتێکدا وەکو ئەفەرمێت پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ألا تعجبون كيف يصرف الله عني شتم قريش ولعنهم يشتمون مذمما ويلعنون مذمما وأنا محمد أفرمي أو نابين خواي گەورە و میهرەبان چۆن گوێنی قوڕەیشی لە من دوورەوە خست گوێنی قوڕەیشی لە من دوورەوە خست قسەیان بە پێغەمبەر ئەوت صلى الله عليه وسلم ئەیانوت ئەمە ئاوهایە ئەمە ئاوهایە بەڵام ئەیفەرموو من محەممەدم صلى الله عليه وسلم زۆر بە ئەخلاقێکی جوان وڵامیانی ئەداوە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە عام الفیل لەدایک بوو کە باسی قسەکەمان کرد ئەلەو ساڵە پێغەمبەر عليه الصلاة والسلام لەدایک بوو و لە ڕۆژی دووشەمە بوو و لە ڕەبیع الأوەلا بوو بەڵام تەحدید نییە چی ڕۆژێکە لە مانگی ڕەبیع الأول ئایا 2 مانگ بوو ئایا 8 مانگ بوو ئایا 11 مانگ بوو اختلافێ لە بینی عولەما لە بینی زانایانی سیرە کە چی ڕۆژێک بووە کە لەدایک بوو پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەلەو کاتەیە ئەبوو لەهەبی مانی کە بە کافری مرد کە سوورەتێک دەربارەی هاتە خوارەوە تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد خلاص خواي گەورە و میهرەبان ختمی لەسەر دا ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەوە مامی تۆ جەهەنمیە خلاص لەسەر زەویشدا ڕێ دەکرد ئەمجا مامی عەبدێکی هەبوو ئافرەت بوو لە لای شیری ئەداوە پێغەمبەر صلى الله عليه وسلم و کاتێ لەدایک بوو بابای عەبدولموطەلیب هەڵی گرد و بردی بۆ دەوری کەعبە تەوافی پێی کرد لە پاشاندا ناوی نا محەممەد صلى الله عليه وسلم و لە حەوت ڕۆژی حەیوانشی بۆ سەر بڕی بۆیە کە ثوەیبە شیری ئەداوە پێغەمبەر صلى الله عليه وسلم خەبەریان داوە ئەبوو لەهەب کە لەدایک بووە هەرسا ئەم عەبدەی ئازاد کرد وتی مادام براکەی من کوڕێکی بووە هەرسا ئازادی کرد ئەو عەبدەکە لە لای بوو ئەمجا ئەو عەبدەی شیری ئەداوە پێغەمبەر صلى الله عليه وسلم بەڵام ئەمە لە خۆشەویستی ئەو منداڵە ئەو مامە کافرەی هەرسا ئەو عەبدەی ڕزگار کرد نەک لە خۆشەویستی ئەوەی کەوە ئەمە ئەبێت بە پێغەمبەر و چونکە نازانن کەس نازانێ بەیانی چی بەسەرادێ و کەس نازانێ چی کێ ئەبێتە چی بۆیە هەر لە خۆشەویستی ئەو منداڵە ئەبێ ئینسانی موسڵمان زیاتر ئەوە کەسێکی مشریک بوو ئا بەو شێوەیە ئێمە وەکو باسمان کرد پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام
ئەبێ لە نەفسی خۆمان و ئەبێ لە ماڵ و منداڵمان زیاتر خۆشمان بوێ. وەکو ئەفەرمێت لە فەرمودە صحیحەکەیدا: لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من ولده ووالده والناس أجمعين. لە پاشاندا چێ هات؟ قافڵە ئەهاتن ئەگەڕان بە دوای منداڵەکانیان ئەداوە ئەو ئافرەتانە کە ئەهاتن ئەیانیان برد بۆ لادێ، بۆ دەشت، بۆی منداڵەکانیان بۆ بە خاوەن بکەن و پارەیانش ئەدا پێیان، بۆی زیاتر ئەو منداڵە ژیر بێ و زیاتر هەوای دەشت لێی بدا و ئەبەو شێوە عاقڵ بێ. و وەکو ئەفەرمێت: وكان من عادة العرب أن يلتمسوا المراضع لمواليدهم في البوادي ليكون أنجب للوليد. بۆی ئەو منداڵە زیرەک دەرچێت. ئەبەو شێوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ منداڵەکانی تردا هەر ئافرەتێک و منداڵێکی برد بۆی ساحێبی هەبێ و پارەی بدەنێ. حەلیمەی سەعدیە، ئەو ئافرەتە بەڕێزە، زانایانی سیرە ئەفەرمون موسڵمان بوو. حەلیمەت سەعدیە ڕەزای خوای لێ بێت، ئەفەرمێت هات گەڕا بە دوای منداڵی دەست نەکەوت. کەس نەما لە منداڵەکان، بەس پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەرش صلی الله عليه وسلم طبعا باوشی خۆی نەبینی کە لە سکی دایکیا بوو، باوشی ئەوە بچوو بۆ تیجارەت لە گەڕانەوەیە، نەخۆش کەوت، لە مەدینە وەفاتی کرد و لە مەدینە ناشتیان، باوکی خۆی نەبینی. ئەڵێت حەلیمەت سەعدیە کە گەڕان منداڵی دەست نەکەوت، بەس ئەو محەممەدەمە صلی الله عليه وسلم هەرسا بەنەوە دڵیەک بردی لەگەڵ خۆیدا. خۆیشی منداڵێتری پێبوو، منداڵێترشی پێبوو، ئەڕێ کە بردی لەگەڵ خۆیدا لە قەبیلەی بەنی سەعد بوو. ئەڕێ کاتێ بردم لەگەڵ خۆمدا بەنەوە دڵی، ئەو منداڵەی ترم نەئەخەوت، هەر ئەگریا، پەرژینی قایم بێت، گۆدرێژێکمان لەگەڵا بوو، ڕێی نائەکرد، دائیمەن لە دوای قافڵەکەوە بوو. ئەبەو شێوەیە شیر لە مەمکم نەما بوو، شیر نەبوو بیان دەمێ، هەر ئەگریان. ئەمەیە کە خوای پەروەردگارە فەرمێت: فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. هەندێک جار هەیە تۆ شتێک بە خراپ دائەنێی، شتێک بە عەقڵی خۆت ئەڵێ ڕەنگە ئەمە باش نەبێت، بەڵام خوای پەروەردگار خێرێکی زۆر گەورەی تێئاکە، چونکە ئێمە نازانین چی ئەبێ و چی نابێت. و موقیفی حەلیمە سەعدیە دەرسێکمان بۆ دەرەکەوێت کە ئەوەیە ئێمە نایزانین بەیانی چیمان بەسەرا دێ و چیمان بەسەرا نایە. بۆیە بووە خێر و بەرەکەت بۆی کە پێغەمبەری برد صلی الله عليه وسلم. چاری نەما حەلیمە سەعدیە بردی لەگەڵ خۆیە، ئەو هەتیوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بە هەتیوی گەورە بوو. ئەڵێ کە کاتێ بردی لە ڕێگا گۆدرێژەکەی لە پێش هەموو گۆدرێژەکانی ترەوە، ئەڵێ مەمکم ئەمەنە شیری تیا کەوت، دائیمەن لێم زیاد بوو. ئەمجا ئەو منداڵم ئەخەوت، ئەلێ خێر و بەرەکەت ڕژاوە بانمانە بە بردنی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم. بۆیە ئابەو شێوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دایکی ئامینەی دایکی دای بەدەست حەلیمەوە کە بچێت لە دەشت پەروەردەی بکە، بەو شێوەیە هەتا وەکو تەمەنی بووە 5 ساڵ و 6 ساڵ، هێواش هێواش تەبیعی خەبەریان ئەداوە دایکی و کە وەزعی باشە و ئابەو شێوەیە. ئەڵێت ئەلەو 5-6 ساڵەدا پەروەردەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەبیعی ئابەو شێوەیە بوو. حادیثەیە ڕوو ئەدا، حادیثەکەش ئەوەیە کە پێی وتری حادیثەی شق الصدر، يعني شق الصدر، کە سینگیان شەق کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 6 ساڵی، و کاتێ خوای پەروەردگار ئیسرا و میعراجی پێی کرد، ئەلەو کاتەش هەمسا سینگیان شەق کرد، سینگیان شەق کرد. ئەفەرمێت پێغەمبەر عليه الصلاة والسلام چەند کەسانێک هاتن بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتیان ئەی پێغەمبەری خوا، خەبەرمان پێ بدە دەربارەی نەفسی خۆت،
أوش فرموي بلي أنا دعوة أبي إبراهيم وبشرى عيسى ورأت أمي حين حملت بي أنه خرج منها نور أضاء لها قصور الشام. فرموي بلي من دعاي باوكم إبراهيم، واتا إبراهيم دعاي كرد كدعاي كرد ربنا واجعل فيهم رسولا منهم، دعاك خواهي پروردگار قبولي كرد. وبشرى عيسى كخواهي پروردگار لسورة صفا فرميت ومبشرا برسول يأتي من بعده اسمه أحمد. بلي ودايك شمكاتي مني دانا نوريكي بيني لداواني ودرسو كشامي رنا كردوا. أما أوا أغينيت كبيغمبر صلى الله عليه وسلم رقاكي نور بو دعوكي نور بو أويك لقل يابو نور بو كأو قرآني قد جاءكم من الله نور وكتاب مبين. أفرميت واسترضعت في بني سعد بن بكر فبينما أنا مع أخ لي خلف بيوتنا. أريت من لبني سعد بني بكر كشيلان أدا بين شاش صالبوم لقل هاوريكي خوما لپشت مالكانوا هندي حشترمان بيبو للاي حشتركان بومان. أري لناكاويك دا دو بياو هاتن جلي سبيان لبربو واتيكي كان جبريل بو أو كان ميكائيل بو تاسي كان بيا تاسك لآوتونا وبريتي لبفر أمجا كبرد ميانا أولاوا دانيان بعرزاو سنگ ميان شق کرد دڵ ميان در کرد پارچەیەکی ڕەش لە بەقەی دڵمەوە بوو دەریان کرد و فڕێیاندا. ئەمجا شۆریانەوە بەو ئاوە و بەو بەفرە واتە لە ڕیوایەتێکی ترە ئاوی زەمزەم بووە و ناو زگ و دڵمیان شۆریەوە. لە پاشاندا یەکێکیان بە یەکێکیانی وت واتە جیبریل بە میکائیلی وت زینه بعشرة من أمته بیکێشە ئەم پیاوە ئەم منداڵە بکێشە لەگەڵ دە لە ئومەتەکەیدا. واتە لە ئەخلاق و لە ڕەوشت و لە دین و لە بەڕێزی بۆ لای خوا و ئەلەو صفەتە جوانانە بیکێشە زینه بعشرة من أمته. ئەڵێ فوزنني كيشامي فوزنني بهم فوزنتهم لقل ضيا كيشامي من قرص تربم. ثم قال زينه ب100 من أمته أم جابي كيش لقل سطل أمتك يا فوزنني بهم فوزنتهم همسا من قرص تربم. لباشان داوتي زينه ب1000 من أمته بهزار لأمتك بيبيون. أفرميت فوزنني بهم فوزنتهم فقال دعه أم جاوتي وازي لبينا فوالله لو وزنته بأمته لوزنها وازي لبينا بخداي لقال همو أمتكيدا بيكيشي يشتا أو قرسترا أو بريسترا أو چاكترا چوكا خواهي پروردگار هلي بجاردبو آبو شويا بو آو الزمزما پیغمبر عليه الصلاة والسلام سنگيان شوريوا دڵیان شۆریەوە ئەو شتیان لێلا برد. و ئەنەسی کوڕی مالک ئەفەرمێت وقد كنت أرى ذلك المخيط في صدره کە 10 ساڵ خزمەتی پێغەمبەری کرد صلى الله عليه وسلم ئەی فەرموو من شوێن تەقەڵەکانم ئەبینی بەسکی پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم تەقەڵەکان کە عەمەلیاتیان کردبوو ئەو کات. ئەمەش ئەومان بۆ دەرەکەوێ کە پێغەمبەر صلى الله عليه وسلم هەر لە منداڵیەوە معسووم بوو نەئەچووە من غەڵەتە خوای پەروەردگار پاراستوو بووی هەتا وەکو وەفاتی کرد ئەو معسووم بوو لە هەڵا لە تاوانی گەورە. بۆیە ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێت كلنا يؤخذ من كلامه ويرد. هەموو لە ئێمە لە عولەما قسەمان وەرئەگیرێ و قسەمان ڕەت ئەکرێتەوە إلا صاحب هذا القبر إلا صاحب أو قبرە نەبێت کە پێغەمبەر عليه الصلاة والسلام قسەی ڕەت ناکرێتەوە بۆ لەبەرەوەی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. معصوم بو هەر لە منداڵیەوە يعني حظ الشيطان لەلای نەمابوو لە شتی خراپە. دووهەم
استفادە لە شەقی سەدر ئەوەیە کەوا دەرسێکمان بۆ دەرەکەوێت ئەبێ عەقڵی خۆمان حەدێکی بۆ دابنین. جا ئەگەر بە عەقڵی خۆمان لێکی بدەینەوە چۆن ئەو منداڵەیان دا بە زەویە و زگیان دڕی و دڵیان دەرکرد و دڵیان شۆریەوە و ئەو کاتە نە بەنج هەبوو نەهی ئەبێ نابێ عەقڵ خۆمان پێشی قورئان و حەدیث بکەین. یعنی تۆ صفەتێک خوای پەروەردگار بۆ خۆی دایناوە، تۆ بە عەقڵ لە یەکی بدەیتەوە بڵێ باشە چۆنە بێ خوای گەورە ئەوەی هەبێ ئەو صفەتەی وا بێت. کاکە بە عەقڵی خۆت لە یەکی مەدەرەوە، عەقڵی خۆت پێش نەقڵ مەکە. قورئان و حەدیث هات بڵێ سەمیعنا و ئەطەعنا، بڵێ وایە و گوێڕایەلی مەیە و چونکە خوای پەروەردگارە فەرمێت الذين يؤمنون بالغيب. یەکەم صفەتی جوان بۆ ئیمانداران ئەوەیە تۆ ئیمانت بە بەهەشتەیە، ئیمانت بە جەهەنەمەیە، ئیمانت بە ڕۆژی دوایی هەیە، ئیمانت بە خوای گەورە هەیە، بە پێغەمبەرێ صلی الله علیه کە کەسیانت نەبینیوە. نابێ بە عەقڵ عەزابی قەبر چۆنە ئەو قەبرە ئاکرێتەوە، چۆنە ئەو قەبرە پێوادرێت. ئەبێ عەقڵ حەدی خۆی بۆ دابنەی. کاتێ ئایەت و حەدیث هات ئەبێ عەقڵی خۆت فڕەدەیتە دواوە، تەسمیلی ئایەت و حەدیثەکە ببی. بۆیە ابن حجر فەرمی ڕەحمەتی خوای لێ بێ وجميع ما ورد في شق الصدر واستخراج القلب وغير ذلك من الأمور الخارقة للعادة مما يجب التسليم له دون التعرض. أبي التسميل بين فيه إيمان من فيتي كبيغمبر صلى الله عليه وسلم سنجان شاق كردو دليان در كردو دليان شوريه و بو آوو خستيان وجيغاي خوي. لپاشان دا لدواي أم حادثة گەڕانیانەوە بۆ لای دایکی حەلیمە سەعدیە لێی ترسا ئەوە بوو خەبەریان بردە ماڵەوە کورەوتیان وەرن محەممەدیان کوشتا. ئەڵێ کە گەڕانەوە منداڵەکان هاتن ڕێیان بە خەڵکەکە پیشاندا و هاتن بۆ لای سەیدان کرد لە شوێنێکە دانیشتە و ڕەنگی زەردەوە بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم. وتیانەوە چی؟ وتی هیچ نییە. ئەڵێ ترسان لێی ترسان وتیان بە ئەمە بگەڕێنەوە دەست دایکی. ئەوە بوو گەڕانیانەوە بۆ لای دایکی و ڕۆژ هات و ڕۆژ ڕۆیشت. ئەوە بوو زیارەتیان کرد بۆ ماڵ خاڵوانی چون بە میێوانی لەگەڵ دایکە بچن سەریان لێ بدەن. ئەڵێت ئەلەو کاتانەیە بوو لە ڕێگا بوو ئەجەلی دایکشی هات، دایکشی وەفاتی کرد لە بین مەکە و مەدینە. ئەلەوێدا دایکیانش نا، دایکیان نا لە قەبر لە بین مەکە و مەدینە. بۆیە عومەرە فەرمی ڕزای خوای لێ بێت لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم جارێکیان هاتینەوە لە شوێنێک چۆ لای کۆمەڵە بەردێک دانشت دەستی کرد بە گریان. ئەمەنە گریا هەتاوەکو ئێمە دەستمان کرد بە گریان. وتمانەی پێغەمبەری خوا بۆ نەئەگریەی؟ گشتمانش کردە گریەوە. فەرمووی ئەزانن ئەمە چییە؟ فەرموومان نەخێر. فەرمووی ئەمە قەبری ئامینەی کچی وەهەبە، واتە قەبری دایکمە. داوام لەخوا کرد کەوا داوای لێخۆشبوونی لێ بکەم لەخوا کە لە دایکم خۆش بێت ئیزنی پێم نەدا، نابێت داوای لێخۆشبوون بکەم لە خوای گەورە بۆ دایکم. ئەوە لە صەحیحی موسلیم داهاتوو. بەڵام داوام لەخوا کرد کە زیارەتی قەبرەکەی بکەم ئیزنی پێمدا. کەواتە هەموو کەسێک خۆی و کردەوەی خۆی، دایک پێغەمبەری، باوک پێغەمبەری، کوڕی پێغەمبەری سەلامی خۆیان لەسەر بێت ناخوات إلا من أتى الله بقلب سليم. کە دایکی پێغەمبەر و باوکی پێغەمبەر و کوڕی پێغەمبەر و ژنی پێغەمبەر ئیسفادەی نەبێ بۆی صلی الله عليه وسلم من باب الأولى ئەمە کوڕە فڵانە، ئەمە کوڕە فڵانە عەشیرەتە، ئەمە کوڕە مەسئولە، ئەمە کوڕە کێیە ناخوا. ومن أبطأ به عمله لم يسرع به نسبه. ئەوەی کردەوەی نەبێ و کردەوەی کەم بێت لە قیامەت نەسەب و حەسەب پێشی ناخا. خەڵاس ناتیانە ناو قەبرەکە، ئەهلەکە و ماڵەکەت ئەگەڕێتەوە، بەس عەمەلەکەت ئەمێنێت. تەواو خۆت و عەمەلەکەت. ئەوەی ئەبەو شێوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبەو تەمەنە دایکشی وەفاتی کرد کە کاتێ گەڕانەوە ئەمجا کە عەبدولموتەلیبی با بڵێن باپیرەی هەم ساگردێ خۆی و خزمەتی کرد و لەگەڵیا بوو هەتاوەکو تەقریبەن تەمەنی ئەوش درێژ بوو. چەند ساڵێکی پێچوو ئەوە بوو عەبدولموتەلیبش وەفاتی کرد. ئەمجا کە تەسمیلی دەست ئەبوو تاڵیبیان کرد باوشی ئیمامی عەلی کە مامەی خۆیەتی ڕزای خوا لە ئیمامی عەلی بێت. بەڵام ئەبوو تاڵب
هیچی نەبوو و منداڵشی زۆر بوو هیچیش نەبوو ئەوە نەبخوا و هیچ نەبوو پەیای بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر مامەی خۆشی گەرەک بوو و زۆر ڕێزیان لێی ئەگرە تاوەکو عەبدولموتەلیب ئەهلی سیرە ئەفەرمێت جێگایەکی داخست بوو لە پاڵ سێبەری کەعبە کەس بۆی نەبوو لە بانی دابنشێت بەڵام کاتێ پێغەمبەر ئەهات صلی الله عليه وسلم منداڵ بوو ئەهات لەبان ئەو پارچە گڵێمەدا ئەنشت و ئەیانوت هەر سەیسە بابایوت مەکە لاقی ئەم کوڕەم عەزیزە ئەم کوڕەم ڕێز و مەکانەتی خۆی هەیە ئەبەو شێوەیە ئەمجا کە لەلای ئەبوو تاالب بوو ئەبوو تاالب مەعیشەتی ئەوە ناسوڕاوە هەرسا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی کرد بە شوانێتی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێت وەکو لە صحیح بوخاریدا هاتووە ما بعث الله نبيا إلا رعى الغنم فقال أصحابه وأنت فقال نعم كنت أرعاها على قراريط لأهل مكة أفرميت خواي قورو مهربان هيج بيغمبريكي نناردوا إلا شوانيتي كردوا إلا شوانيتي كردوا كان أي بيغمبري خواه تو شوانيتي كردوا فرموي بلي بچن جزئك لدينار بچن پارەیەکی کەم بۆ ئەهلی مەکە حیوانم ئەلەوەڕان و شوانێتی مەکرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەبەو شێوەیە بۆیە ئەوەی لەگەڵ حیوانات بێ بابرن ئەوەی لەگەڵ مەڕ بێت مەڕش خۆی فەقیرۆکەیە شوانێتی مەڕ بکات یەکەم حلم پەیا ئەکا و دڵسۆزی پەیا ئەکا و زۆر نەرمونیانی پەیا ئەکا لەگەڵ ئەو حیوانانەیە کە چۆن هەرسوکەوتەکە دووەم کەسێکی متەواضع بی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت ئینسانی شوان متەواضعە بەڵام ئەوەی شوانی حوشترە کە لە ڕقە بۆچی حوشتر خۆی کە لە ڕقە شوانەکەشی کە لە ڕق دەرەچێ بەڵام مەڕ وان نییە مەڕ بە کوێیە بڕۆ بانگی بکە ئاوا بکە بەو شوێنەیە دێت بۆ کوێ بڕۆی بە دواتە دێت عەزیەتت نادا ئەوەنە کەسێک دەرەچی متەواضع بی و ئەوەشمان بۆ دەرەکەوێ کە کەسێک دیندارە و دیندارێتی ئەکا و بانگەوازی خەڵکەکا بۆ لای خوا نابێ بە ناوەی دینەوە بچێ لە خەڵکی بخوات بچێ پارە لە مەکەولەوەکە بسەنێت بچێ فێڵ بکە بە ناوەی دینەوە بۆی پارە لە مەکەولەوەکە پەیا بکە ئەبێ ئیش بکە بە دەستی خۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئیشی ئەکرد خۆی خەریک شوانێتی بوو هەتا وەکو گەورە بوو اینجا تیجارەتی ئەکرد سەحابە هەموویان ئیشیان نەکرد ئەوە نەبوو لە ماڵەوە دابنشن و بڵێن یەڵە بابێ و هەر بڵێ بابێ و بابێ خەڵک بۆی بێنەوە یا فێڵ بکا بە ناوەی دینەوە خەڵکی هەڵبخەڵەتێنێت نە بچۆ ئیش بکوە بە عارەقی ناوشەوانی خۆت کەسابەتی حەڵاڵ ئەوە سەربەرزیە بۆ تۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شوانێتی کرد تیجارەتی کرد ئیشی کرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و بانگەوازی خەڵکیشی ئەکرد ئابە و شێوانە بۆیە لە دوای شوانێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حاڵەتێتر دێت کە تەمەنی تقریبا ئەگەیەتە 8 ساڵ و زیاتر بەرەو 12 ساڵ ئەمجا مامی ئەبوو تاالب سەفەرێکی پێ ئەکا بۆ تیجارەت بشێت بۆ ئیشکردن لەگەڵ خۆیدا چەند حوشترێکیانش پێ و چەند کەسانێکن بچن بۆ شام ئەڵێ کە کاتێ ئەکەونە ڕێ لەگەڵ چەند ڕیش پێیەکا و ئەچن چوونە لای لەسەر ڕێگاکەیان ماڵێکە بوو ڕاهبێکی لێبوو ڕاهب واتە کەسێک لە خواترس لەسەر دینی نەسارا بوو ئەهلی کتاب بوحەیرا ئەلەوێدا کە گەیشتنە ئەوێ تەبعاً ئیسراحەتیان کرد و بارەکانیان داگرد و تۆزێ حوشترەکان بلەوەڕێن و خۆیان ئیسراحەت بکەن و کابرای ڕاهب هات بۆ لایەن تەبعاً ئەمە یەکەم جاری نییە ئەبوو تاالب کە ئەچێ کابرای ڕاهب هات بۆ لایەن کە کاتی هات بۆ لایەن بەڵام پێش وعدە قەت ناهات بۆ لایەن بەڵام ئەم جارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە تەمەنی 12 ساڵە تێبۆ لایەن تێبۆ لای ئەو جەماعەتە کەوا ئەچن بۆ شام ئەڵێت کە گەیشتە لایەن گەڕا بەناو خەڵکەکەیە و بەناو ئەختیارەکانە و بەناو خەڵکەکەیە کە هاتوبن هەتا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بینی گەنجێکە تون دەستی گرت کە کاتێ دەستی گرت وتی هذا سيد العالمين كابراي راهبتي وهذا رسول رب العالمين يبعثه الله رحمة للعالمين بأبو طالب هاوركان يودك همويا مشركا وتياغاتان ليبيا أأمنا الله أبيت بقوري همو عالم أأمنا الله أبيت بنيراوي همو عالم
ئەم مناڵە ئەبێتە ڕەحمەتێک بۆ هەموو عالەم. کە کاتی ئەمەی وتیان چۆن نەزانی علمت چۆن پێ بە مەقساکەی؟ وتی وەڵڵاهی کاتی ئێوە هاتن لە دوورەوە کە ئەهاتن بەرەو لای من ئەڵێت هیچ بەردێک نەبوو، هیچ دارێک نەبوو، هەمووی ڕۆی بۆ سوژدە. دار و بەردەکان هەمووی چوو بۆ سوژدە و دار و بەرد سوژدە نابن ئیلا بۆ پێغەمبەر نەبێت. ئەمە پێغەمبەرە و ئەیشی ناسم خاڵێک ها لە ناوشانی ئەوە خاڵی پێغەمبەرایەتیە. ئەبەم شێوە پێیانیوت ڕۆیشتە ماڵ و عەجەلە نانی دروست کرد، وتی نابێ بڕۆنە بێ ناتان بدەمێ. کە نانی دروست کرد و هاتەوە بۆ لایەن و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خوشترەکانی دەرکردو بوو تۆزی دوور و کەوتوو بۆ ئەیلەوەڕان. کە کاتێ ناردی بە شوێنیاندا چوو گەڕا پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم سەیرەکە پارچە هەورێکا بە بان سەرێەوە بۆ کۆڕا پارچە هەورەکە لە بان سەرێتی وەکو سێبەرێک بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەڵێت کە کاتێ نێزگەوە بوو بە قەومەکەی و سەیریکەن ئەو پەڵە هەورە دائیم لەگەڵێت سەیریکەن. شتیان زۆر ئەبینی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام کیبر و تەکەبوریان وای لێیان کرد ئاوا بە کافرەتی و بە کەلەڕەقی نەمێنە. ئەڵێت وتی سەیریکەن. کە کاتێ هات نێزگەوە بوو کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم هات بۆ لایەن سەیرەکە ئەوان لە پاڵ دارەکان دانیشتون، واتە لە پاڵ سێبەر دارەکان دانیشتونە. کە کاتێ دانیشت پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر خۆرەکە دانیشت. کە کاتێ دانیشت مالە فەیء الشەجەرەة عەلەیه، سێبەری دارەکان سوڕاوە هات بوو بان سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. وتی سەیریکەن بزا لە کێو دانیشت و سێبەرەکە چۆن ڕۆی بۆ بان سەری. ئەبەو شێوە بوو ڕاهیبەکە سوێنیانی دا کە نەکەن ئەم منداڵە نەبەن بۆ ڕووم ئەهلی کتاب لەوێن، نەکەن بیبەن بۆ ئەوێ، لەبەرەوەی ڕووم ئەگەر بزانن و ئەم سیفەتانە لەمە ببینن ڕێکەی کوژن ئەهلی کتاب، ئەگەڕێن بە دوایە بیستیانە ئەلەم زەمانە پێغەمبەرێک دەرەچێت. ئەڵێ کاتێ بەری کردە دواوە سەیرەکە حەوت کەس لە ئەهلی کتاب لە ڕووم و هاتوون. وتی ئەوە چیەکەن لەم ناوە؟ وتی وەڵاهی بیستومانە کە پێغەمبەرێک دەرەچێت ئەلەم مانگەیە، بۆ هەموو شوێنەکان خەڵکمان ناردووە، ئێمە شاتوین بۆ لای تۆ بۆ ڕێگای تۆ، بیستومانە لە لای تۆیە و لەم ناوەیە. ئەو شوتی نەخێر، ئایا تۆ بڵێ لە ئێوە چاکتر هەبێ و چی هەبێ و بەو شێوەیە لە کۆڵ خۆیانی کردەوە. کە کاتێ ڕۆیشتن کە جێیانی هێشت گەڕانیەوە ئەبوو تاڵیبی مامی گەڕانیەوە. ئەمجا کە سوێنیانی پێیدا وتی ئەمە کێ باوکێتی؟ وتیان ئەبوو تاڵب. وتی نە ئەبوو تاڵب باوکی نییە. باوکی کێیە؟ وتیان باوکی نەماوە، دەوتی خۆیەتی. ئەمجاکە هەندێک ڕۆنی داوە پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەگەڵ هەندێک یعنی نانی ئەو سەردەمە. ئەبەم شێوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیان زانی بەو شێوەیە کەوا ئەبێت بە پێغەمبەر و ئەیانش زانی. بۆیە ئەهلی کتاب لەو کاتەوە دژایەتی ئەکەن لەگەڵ پێغەمبەرە صلی الله علیه وسلم و بە بەردەوامی خەریکن. بۆیە لە کاتی خەیبەرە کە زەهریان کردە ناو خواردنەکەیەوە ئەو بوو بانگیانی کرد، وتی وەرن من سێ پرسیارم لە ئێوە هەیە بەڕاستی جواب مەدەنەوە. وتیان بڵێ. پرسیاری یەکەم وتی کێ باوکتانە؟ وتیان فلانە کەس باوکمانە. فەرمووی نەخێر درۆتان کرد، فلانە کەس باوکتانە. پرسیاری ترتان لێ بکەم بەڕاستی جواب مەدەنەوە؟ وتیان بڵێ. ئەگەر درۆ بکەین وەکو ئەوەی یەکەم چۆن درۆمان کرد زانیت ئەم شەزانی. وتی کێ ئاهلی ئاگرە؟ کێ ئەچێتە دۆزەخەوە؟ وتی ئێمە ئەچینە دۆزەخەوە، تۆزێک تای ئەمێنین، ئێوەش بە دوامانە تێنە ئاگرەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی اخسئوا فيها والله لا نخلفكم فيها أبدا. تایە ئەمێننەوە، ئێمە بە دوای ئێوەیە ناین بۆ جەهەنەم. سێیەم وتی ئایا زەهرتان کردەتەنە ئەم خواردنەوە؟ ئەمجا نایانوێرا درۆ بکەن. وتیان بەڵێ زەهرمان تێ کردووە. بۆچی؟ لەسەر چی زەهرتان تێ کرد؟ وتیان ئەڕەدنا ئین كنت كاذبا نستريح منك. ئەگەر درۆزن بیت ئەوە ئێمە ئیسراحەتەکەین بۆ خۆی نەجاتمانە بێت. ئەم بانگەوازیە ئەم داوایە کە تۆ ئەیکەی، و ئەگەر پێغەمبەرش بیت زەررت پێ ناگەیەنێت. خوای گەورە میهرەبانە فەرمێت لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود. ئەبینن کە تونوتیشترین کەس کە زۆر ڕق لە دڵا بەرامبەر بە ئیمانداران کێیە؟ خوا ئەفەرمێ یەهودە. وەخوای گەورە ئەفەرمێت لە قسەی بوحەیرا بۆمان دەرئەکەوێت کە لە چی زەمانێک زانیان
کە لە چی زمانێکا دەرەچێ وەصیفەتی چۆنە بەڵام ئینکاریان کرد جوحودیان کرد کەوا ڕەدی ئەم ڕیسالەیە بدەنەوە وەکو خوای گەورە ئەفەرمێت ولما جاءهم كتاب من عند الله مصدق لما معهم وكانوا من قبل يستفتحون على الذين كفروا فلما جاءهم ما عرفوا كفروا به فلعنة الله على الكافرين كاتي زانيان أو بيغمبرية أو قرآني بيغ كوا أو بيش خوي براس زانية هرسان كفريان بيكدو جحوديان بيكد هر لبدايتوا رفزي بيغمبريان كر صلى الله عليه وسلم أبو شوية پروردە کرا پێغەمبەر صلى الله عليه وسلم کە حەلیمە سەعدیە چۆن شیری دا پێی و چۆن سینگیان شەق کردو و بەو شێوەیە لە لای مامەی ماوە و بەو شێوەیە کە ئەوە بوو سەفەری پێی کرد و ئەم ڕاهیبە چی پێ ئەڵێت بەڵام ئەمجا کە شتی تر تێتە پێشمان و خەدیجە چۆن مارە ئەکا و کەعبە چۆن دروست دەکەن و هێواشەوەش ئەگەر بتوانین ئینشاء الله ژیاننامەی پێغەمبەر صلى الله عليه وسلم باس بکەین و داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە ئاخر خێرمان بکاو کە لە گوناهەکانمان خۆش بێ و کەوا زیاتر خۆشەویستی خۆی و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم بچەسپێنین لە دڵمانە قولوا ما سمعتم واستغفر الله العظيم لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. السلام.